خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. چاوی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدایە بۆ ئەوەی لانی کەم ئەو قەیرانە داراییەی کە ئێستا بەرۆکی عێراق و هەرێمی کوردستانیشی گرتووە، هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش وەک تەواوی عێراق بتوانن سوود لە سیادەی دەوڵەتی عێراق وەربگرن و لانی کەم ئەو قەیرانە کەمێک بارسووکتر بێ لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە ئێستادا شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغدایە و زنجیرە کۆبوونەوەیەکی چڕ و پڕی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراقی کردووە. لە شەوی ڕابردووە هەواڵ و زانیاریەکان تا ڕادەیەک لەبارەی لێک تێگەیشتنەوە دڵخۆشکەرترن لە جارانی پێشوو. بە جۆرێک ئەمڕۆ کۆبوونەوەیەک هەبووە لە نێوان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەروە سەرۆکوەزیرانی عێراق و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و ئەم ساتانەش کۆبوونەوەیەکی تر لە نێوان شاندی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی بەغدا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تایبەتیش سەرۆکی شاندەکە مکوڕە لەوەی کە ئەوێ ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکرێت بۆ ئەوەی قەیرانی دارایی چارەسەر بکرێت و باری سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمێک سووکتر بێت لەو قەیرانە قورسە داراییەی کە لە چەند ساڵی ڕابردوو ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووتەوە. لەسەر کۆی زانیاریەکانی کۆبوونەوەکە و شرۆڤەکردن لەگەڵ ڕێکەوتن لەگەڵ بەغدا پانۆراما گفتوگۆکە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. کاک زیاد بەخێر بێت. هەروەها بەڕێز دکتۆر بەختیار شاوەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سوپاس بۆ بەڕێزیشتان. کاک زیاد سەرەتا من ئەمێ لە بەڕێستان پرسمەوە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان شاندەکە تا ئێستا زانیاریەکان باز لەوەکەن کە گەیشتونەتە لێک تێگەیشتنێکی تا ڕادەیەک دڵخۆشکەرایی جیاواز لە جارانی پێشووتر. پێت وایە مەسەلەن ئەو بربەستانی پێشووتر هەبوو ئەتوانرێت مەسەلەن لا ببرێن و بگەنە ڕێکەوتنێکی سەرکاخەس؟ سپاس دیارە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە ڕابردووە لە دوای دروستبوونی عێراقی نوێ چەندین جار گرژی یان ساردی و گەرمی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ناوەند سارد و گەرمی تێکەوتووەوە لە بە چەند قۆناغی جیاوازە تێپەڕیەوە بە تایبەتی لە دوای ساڵی 2013ەوە بە چەند قۆناغێک کە کێشەکانی نێوان هەرێم و ناوەند بریتی بوون لە هەم کێشەی سیاسی و هەم کێشەی ئابووری بە تایبەتی لەسەر مەسەلەی نەوت ئەم کێشانە دروست بووە بۆ هۆیەوەی کە چەند جارێک لە چەند قۆناغێکی جیاواز بودجایان پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق دوا بکەوێت یان نەدرێت یا بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ وای لەوێت کە نەگاتە هەرێمی کوردستان. لە بەتایبەتی لە ساڵی 2020 لە دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت کە بەردەوامی مەقسەمان لەسەرەوە کردووە کە عێراق و هەرێمی کوردستان لە 1985 پشت بە داهاتی نەوت دەبەسن. لە دوای دابەزینی نرخی نەوت ئەم کێشانە زیاتر قوڵبوونەوە لە عێراقا و لە هەرێمی کوردستانە دیارە بۆ هەموو ناوچەکەەوە دنیاش کاریگەری هەبووە، بەڵام سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستان وەکوتم لە 1985 داهات پشت بە داهاتی نەوت دەبەسرێت. دیارە عێراق وەکو دەوڵەت و بنەمای دەوڵات ڕەنگە وەکو هەرێمی کوردستان پێوەی دیارنەوەی، بەڵام لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە ئەمەوایکە کە قەیرانێکی قوڵ کە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک هەبێ بە تایبەت موچەخۆران لە هەرێمی کوردستانە کە لە ڕابردووە لەگەڵ هاتنی قەیرانی داراییە پاشکەوتی موچە لە هەرێمی کوردستانە هەبوو. دواتر لەم قۆناغا دواکەوتنی موچە و لێبڕینی موچە و ئەوانە هاتەکایە وای لێ هات کە بەڕاستی ژیان و گوزەرانی خەڵک و هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپە بێ. لێرەوە دوایەوەی چەندین جار وەفدەکانی هەرێمی کوردستان سەردانی بەغایان کرد و ناگەیشتنە ڕێکەوتنیان ئەو ڕێکەوتنانەی کە ئاکران شتی کاتی بوون ناگەیشتەوەی کە ڕێکەوتنێک کە بۆ ماوەشی دوور و درێژ بتوانرێ تەمینیەوە بکات کە ئەو پشکەی هەرێمی کوردستان لە ناوەندەوە گاتە هەرێمی کوردستان بتوانێت موچە و قوت و ژیان و گوزەرانی خەڵک دابین بکات. بەڵام لەو دوایانە بینیمان بەهۆی ئەو خراپی بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆری کردە سەر هاوڵاتیان و بۆ ئەمە
زەختێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو هەروە هەوڵێکی زۆر هاتە پێش بۆی بتوانێت بە تایبەتی لای یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەر لە سەرەتاوە پێمان وا بووە خاڵی ئەساسی و گرنگ ئەوەیە کە هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا بگەنە ڕێکەوتن ئێمە وسەر چاوانەی داهات کە بووە لە هەرێمی کوردستان گرنگترینیان ئەو بەشە بۆ کە لە ناوەندەوە گەیشتە هەرێمی کوردستان پێمان وایە بۆ دەرچوون لەم قۆناغی کە ئێستا هەرێمی کوردستانی تایە ئەبێت زۆر پێویستە کە لەگەڵ ناوەندا بگەینە ڕێکەوتن تاوەکو ئەو پشکەی هەرێمی کوردستان چ لە یاسای قەرز کە لە ماوەی یاساکەی دەرچووە لە ئەنجومەنی نوێنەران و ئامادەکاری کە ئێستا ئەکرێ بۆ پرۆژە بودجەی ساڵی 2021 کە لە داهاتوێشی نزیکاچێتە پەرلەمان و لەوێ ئەبێتە یاسا بۆی هەم بتوانین پشکەکەی هەرێمی کوردستان لە قەرزەکە بتوانین تەمین بکرێت و زامن بکرێت بۆ خەڵکی کوردستان و بۆ ساڵی 2021 ئامادەکاریی باش بکرێت کە لە پرۆژەی بودجەی ساڵی 2021 پشکی هەرێمی کوردستان تیا پارێزراوە بێ ئەمەش بە دوو حاڵەتە بێ یەکەم هەرێمی کوردستان بە پێی دەستور کۆمەڵێکی تیزاماتێکوێتە ئەسۆ تیزاماتانەی خۆی جێبەجێ بکە کە ناوەند داوای یەکەوە تیزاماتی ناوەندیش بەرامبەر هەرێمی کوردستانە بێش تیا پارێزراو بێت و بتوانرێ جێبەجێ بکرێەوە لەگەڵ ئەوەشە پێویست دەکات لەگەڵ ئەو اتفاقانەی کە ئێستا هەیە لەگەڵ حکوومەتی ناوەنداکرێ قۆناغی دووەم بە تایبەتی بۆ پرۆژەی بودجەی ساڵی 2021 لە ئەنجومەنی نوێنەرانە بێ بە یاسا پێویستی بە لۆبیکردنە لە نێوان هێزە سیاسیەکان ئێمە ئەزانین ئێستا هەوزی عێراق بە شێوەیە کە ڕەنگە هەرەوەی اتفاقی کە لەگەڵ حکوومەتی ناوەند هەرێمی کوردستان بیکات بەس نەبێ بە تایبەتی وەکوتم بۆ قانونی بودجەی ساڵی 2021 پێویست دەکات لە دوایەوە اتفاقا ئەکرێ لە پرۆژەکەی حکوومەت پشتی هەرێمی کوردستان جێکرێتەوە یان شایستەدارایەکان هەرێمی کوردستان لە پرۆژەی 2021 جێبێتەوە کاچێتە ئەنجومەنی نوێنەران لەوێش لۆبێکی باشی بۆ کرابێ بۆ هێزە سیاسەکان پشتیوانی بکەن چکە هەموو زانینەوە پرۆژەی کاچێ وەکو خۆی لە ئەنجومەنی نوێنەران پەسەند ناکرێت ئەوەی کە هەیە ئەوە چەند ڕۆژێکە وەفدی هەرێمی کوردستان لە بەغایە کۆمەڵە کۆبوونەوەی سڕۆپەر کراوە ئەمە دوایە و ئامادەکاریانە دێت کە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت هاوسەرۆک لەگەڵ تیمێکە لە بەغا بوون لەگەڵ هێزە سیاسەکان کۆبوونەوە کراوە و وایان کردووە کە زمینەیەکی باش بەڕەخسێ بۆی کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێ بۆ بەغا بتوانین لێکتێگەیشتنەکان باشتر بچنە پێشەوە بتوان ڕێکەوتنێ بکرێت بۆ ئەوەی وەکووتمان لەم قۆناغا بتوانین پشتی هەرێمی کوردستان لە ناوەندەوە بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەم کۆبنەوانەیە کە ئێستا بەردەوامن ئەمڕۆ ئەوەی جێی دڵخۆشی و بۆ هەموو لایە کە لێکتێگەیشتنی باشە بوون وەفدەکان گەیشتونەتە ئەوەی کە بگەنە ڕێکەوتن ڕەنگە ئەوەی کە جۆمان لێ بێ بازەواکرێت کە وەفدی هونەری بچێتە بەغا بۆی لە نزیکەوە لەسەر وردەکاریەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە کار بکرێت کە ئەمە جێی دڵخۆشیە بۆ هەموو لاکو ومێ دەکەین کە ئەمە بێتە بنەمایشی باش بۆ ئەوەی کاتێک ئاگەینە گفتوگۆ بۆ 2021 لەو یاسای قەرزا گەر هەرێمی کوردستان بگاتە ڕێکەوتن تەنها حکوومەتی هەرێم چاوی لە 120 میلیارد دیناری دیترە یاخود هیمانجی 12 چاو لێە وڵا لە ڕاستیا گەر پێشتری ژێمە وتمان لەگەڵ دەچوونی یاساکە چاوەڕێ ئەومانەکە لە 24 ساعتە وەفدی هەرێمی کوردستان بچێتە بەغا بۆی بتوانین لەو قانونەی کە دەرچووە بە تایبەتی لە مادەی حەوت کە مەجای ئەوەی تیا بوو کە وەفدی هەرێمی کوردستان بچێت و بتوانین بگەینە ڕێکەوتن و پشتی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بێ بەڵام ئەوە دواکەوت لێ دەکەین ئێستش بەپێی قانونەکە هەر ئەوە نییە چاومان لە 320 میلیارد دینارەکە بێت وێ دەکەین کە قانونە گۆک و خۆی پشتی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بێ و بەڵام وەکوتم پێویستە ئەکات کە ئەو زاماتی کاکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانی زاماتەکانی خۆی جێبەجێ بکە بە تایبەت لە ڕادەستکردنی مەسەلەی نەوت و یان بەڕای منم قانونە مەجالیەوەی تایە کە ئەگەر ئەو 250,000 بەرمیلیۆن لەوتەی کە باس دەکرێ ئەگەر تەنیا با بڵێن
پارەکەی ڕادەست بکە یان بە فرۆشراوی بیدرێتەوە لەگەڵ نیوەی ئەوەی داهاتی خاڵە سنووریەکان کەەوە بە پێی قانونی ئیدارەی مالیە عێراقی لە 2021 بە تایبەتی ئەبێەوە بۆ خۆی جێبەجێ بکرێت کە گۆڕانکاریە کات لە پەیوەندیەکانی ئێمە و بەغا. زۆر باش زیاد کاک دکتۆر بەختیار ئەوەی زانیاری بەڕێزتەوێت لە ناو ئەنجومەنی نوێنەران ئەوەی کە ئێستا ئەمڕۆ ئێوارە مەسەلەن محەممەد حەلبوسی لەگەڵ ئەو شاندە باڵایە کۆبۆتەوە دوا زانیاریەکان لەسەر و کۆبنووسین و دوا بۆ چوونی پەرلەمانتارەکان بەتایبەتی ئەوانەی ئەم بابەتە بەکارەهێنن بۆ وروژاندنی شەقام و مەسەلە مەبەستن پەرلەمانتارەکانی عەرەبە بەشی ئەو سنەوە ئیسفادەی لێکەن بۆ مەسەلەی هەڵبژاردن و ئەمانە گەیشتۆ بەچی. زۆر سپاس کاکزانڕێز بۆ تەواوی بینەران. من پێشەوە جوابی تۆ بەمەوە ئەو شتێکی ئێمە ئەیڵێن ئەگەر بە دڵی هەر حیزبێک ویان هەر لایەنێ ویان هەر کەسایەتیەک نەبێت ئەمە معنای وان نییە کە ئێمە دژایەتی ئەو ئەکەین یان با بڵێن شتێک ئەڵێن شتێکی دوژمنکارانە و مەبەست دارنیی با یەکشتی پێ بڵێم ئێستا بەداخەوە وای لێ هاتووە تۆ کە حەقیقەتەکە ئەڵێ خۆت لە ناو وەزعکایی شتێک ئەڵێ کاکە ئەمە ئەوایە خۆ ناکرێت درۆ لەگەڵ خەڵکا بکەی هەر لەبەرەوەی چاواشەی بکەیت لەبەرەوەی کە با بڵێن تۆ هێزێکی دەسەڵاتداری بە سەراحەت جارە پێشە شتێک ئەم وەفدە زۆر دواکەوتووە ئەم وەفدێکی ئێستا لە بەغایە من ئومێدی ئەوەم هەیە نەک 320 میلیارد دینار 320 میلیارد دینار بەیانی بێننەوە بۆ خەڵکی کوردستان بەڵام من پرسیارێکەکەم لە 12 ئێمە ساعت 5 بەیانی لە ناو پەرلەمان دەنگیاندا ئێمە دەنگمان نەدا دەنگیاندا لەسەر یاساکە تێپەڕ پرۆژە یاساکە بوو بەیاسا بە تاریخ بێتەڵم 12 بەڵێ ئەم وەفدە دەی 12 ڕۆژتۆ بۆ بەغا یعنی مانگێک بەسەر ئەو یاسایە تێپەڕیوە هەر لە یەکەمین دەقەوە کە ئەو یاسایە تێپەڕی ئەتوانم بڵێم لە دەقەکانی ئەوەی کە پێمان کرا لە هەموو ناوەندیەکەوە حتا فەیسبووکیش بەکاربێنی وتمان تکایە زووکەن وەرن ڕێبکەون ئەم یاسایە جێبەجێکەن ئەم یاسایە باشە نەوتەکە تەسلیمکەن لە جیاتی یەک جار سێ جار لە جیاتی 320 میلیارد 480 میلیارد دینار وەرگرن میلیارد دیناری عراقی بێننەوە ئەمان لە ئەوڵەوە چاک لە بیرمانە ئەم یاسایە ناو نابوو یاسای خەنجەر لە هەرێمی کوردستانەوە مزایدەی کوردایەتیان کرد قۆڵی خەڵکیان بڕی وتیان نەخێر ئەم یاسایە ئەوانەی کە پشتیوانمان بوون ئەوانەی کە داڵدەمان داون بەبەستی عەرەبەکان و شیعە و سوننە بوو ئەوانەی کە دۆست و هاوپەیمانمان بوون لە پشتەوە خەنجەریان لێداین بەم یاسایە هەموو تەسلیحاتەکان ماوە مە قسەی من نییە باش لەو کاتیامەوتمان لە خێرە بە خەنجەر نییە وەرن ڕێکەون یەکمانە کە ئەڵێن تا ئەم وەفدە ڕۆشت بوو هەرمان وتایە وەرن بۆ بەغا ئەیان و ئێوە جاشن ئەیان و ئێوە خۆفرۆشن ئێوە ئەتانەوێ هەر لە بەغابن هەندێکیان و لەبەرەوەی موچەکانی خۆتان و چی و ئەمانە ئەمە لە لایەکترەوە ئێستا ئەم وەفدە ڕۆشتووە بۆ ئەوێ باسی 320 میلیارەکرێ برای بەڕێزم هەمووی چەند کاتژمێرێکە بێت لەمە پێش حەسەن کەعبی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لە سەدریەکانە بەهێزترین کوتری ناو پەرلەمان کە ئەمانە نەرم بوون بە حساب لە چاو ئەوانی ترا لە چاو عەسایی بوو ئەوانە یەک بەیانی دەرکردووە ئەڵێ لە دەرەوەی یاسای قەرز هەر ڕێکەوتنێک بکرێ باتڵە ئەوەتە لە ناو مۆبایلەکەیە باشە یعنی تۆ لە دەرەوەی ئەمە پەیامە شتیتی هەیە ینی کە تۆ دێی ڕێکەوتنێک ئەەکەی ئەم ڕێکەوتنە لە دەرەوەی ئەوە بێت دڵنیابە لە پەرلەمانە کازمیش و بۆمانەکەن و سەحبی سیقەیشی لێ بەڵام شاندەکە کە ڕۆیشتووە لە چوارچێوەی یاسا و دەستورە ئەوێ بەیانەکە وابوو وە قسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان وابوو کە ئەڵێ ئێمە ئامادەی جێبەجێکردنی ناوڕۆژی یەک ساڵیشە بێ یەک بەیانی حکوومەتی هەرێمی کوردستانم پێ بڵێ یەک ساڵ زیاتریشە یەک بەیانی حکوومەتی هەرێمی کوردستانم پێ بڵێ ئێمە ڕێناکەوین بڵێ ئێمە تەسلیمی ناکەین بڵێ ئێمە لەگەڵ بەغا ئەمانەوە ڕێکەوین و ئەوان ڕێناکەوت هەموو بەیاننامەکەیان وایە کاکە خۆ کێشەی ئێمە ئەزانی چییە کێشەی ئێمە هەرەوە نیە و خەڵکە پارەی لێ بڕاوە کێشەی ئێمە ئەوەیە
بۆ بەیانانە ئەوەندەی تریاری بە شعوری خەڵکەکەن بەڵام ئێستا لە ڕووی نەفسیەوە تۆ پارێشی نایەتێ بەڵام دوایشە کاکە من نەک حەزەکەم ئەم شەو نەگاتە بەیانی 320 ملیاری بێت بەڵام تۆ پرسیارەکەی ئەڵەی 320 بەشکم سییان بێ ئەی بۆ حسابی ئەوە ناکەی ئەبێ 250,000 تەسلیمکەی باشە میکانیزمەکە لە ڕووی تەکنیکەکەم ئەبێ 3 جار داهاتە نەوتیەکان تەسلیمکەی نیوەی داهاتە نامگوی خۆ هەر گومرگ نییە زەڕایی بوو ئەوانەی شەگرێتەوە یعنی تۆ 750,000 بەرمیل ئەبێت تەسلیمکەی نیوەی داهاتی گومرگ و زەڕایی بوو دەی لیستێکی گەورەیە ئەمانش تەسلیمکەی اینجا 3 جار بۆیت ئێمە من بە قەناعەتی من ئەم وەفدە ئەگەر بتوانێ باش ناوەڕۆ سیاسی قەرزەکە بکەین دکتۆر بەختیار ئەگەر ئەم وەفدە کە بەدەسەڵاتی تەواوە لە چوارچەوەی دەستور چووە ناوەڕۆکی بە تایبەتی مادەی حەوت جێبەجێکات باشە بربەستەکانی چی ئەبن هیچ بربەستێکی نییە بە تایبەتی بۆ یاسای 21 زۆر ئێمە تەمەنای ئەوەمانەکە بێن ئەوەکەن بۆ ئەزانی بۆ چکە ئەرکی ئێمە لە ناو پەرلەمانە ئاسانەکەن ئەمە ئیتیفاقی سیاسی ئەوێ بۆ ناو پەرلەمان لە یاسای قەرزە هەر چیمان پێکراوە ئەتوانین لە بودجە ئەوە بکەین هەمومان بەیەکەوە حتا بۆمان کرا ڕێگەکانی کاری پەرلەمانی یەکەم جار لەوەی کە نیساب نەبێ دوایی کە نیساب و بڕۆی تێکی بەی دوایی خەڵک بینیتە دەرەوە ئەمانە هەموویمان کرد لە ئەخیرا چوین دەرنیشمان نابە یاساکانی ئەوان بەشکور لە یاسای لە بەندی حوتی ئەم قەرزە دەرمان بنێ وتیان شتیوان نییە نەیاندا لە ئەخیرا دەنیشمان لەدا هاتینە دەرەوە یعنی هەموو ڕێگەکان لە یاسای بودجەیشا ئەگەر ئیتفاقی ئەم ئەوەدە نەتوانێت ئیتفاقکە بە تەکی دەرەوانەمان پێکرێ و بەڵام لەو بە نەتیجە خەڵک پارەی نابێ موچە نایە باش خەڵک تێگەیشتن نەکرێت لە زۆنی ئێمە شابێ زیاتر باجەکەی لەو باسی ئەو لێک تێگەیشتنیوانە و شاندەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداکرێ ینی پەرلەمانتارەکان ئەڵێن چی تا ئەم ئێوارێت تا ئەم ساتە پێشڕووی بێتە بەرنامە پەرلەمانتارەکان لە ڕاستیە ناتوانی مەبەستی کوردەکانە عربەکان بەڵێ مەبەستم کوردنە جەناب لێرە پەرلەمانتارێکی کوردی عربەکان تۆ بتەوێت نەتەوێت نەگەر لە مەسەلەیە بەرامبەر بە قەزیی کورد بەرامبەر بە مادەی 140 پێشمەرگە هەموو دەستور دەسەڵاتی هەرێم هەموویان وەکو یەک بیر ناکەنەوە هەموو کوت لە یەک تێڕوانینی نییە یەک تێڕوانین یەک ئایدۆلۆژیای سیاسی و ئاینی نییە هەرێکەوە بە شێوەیەک لە مەسەلەیەکە ڕەنگاندێکیان زۆر نزیک بن لێمانەوە لە مەسەلەیەکی ترا نەخێر بە شێوەیەکی تر بەڵام ئەوەی کە جێگەی تێڕامانە و جێگەی با بڵێن هەڵوێستەکردنا ئەوەیە کە لەم مەسەلەیە هەمویان یعنی ئەتوانم بڵێم زۆرینەیان یەک سەدانەوە زیاتریان یەکدەرنن بۆچی لەبەرەوەی بە درێژایی ساڵەکانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان وعدی ئەدا و جێبەجێ ناکرد لەبەر ئەوەی لە 2014ەوە کە ئەو کاتە من لە پەرلەمانی عێراقیش بووم تا ئێستا ئەبینم هەموو ساڵێک لە ناو یەکێک لە مادە گرنگە ئەساسیەکانی موازنە ئەمانوێت تلتزم الحكومة الاتحادية بتسليم الرواتب للموظفين إقليم كردستان وبالمقابل على الحكومة إقليم كردستان تلتزم بتسليم واردات النفطية بما لا يزال لبرم كردوها يعني أو نوتو مانتوا بەڵام هیچی نەکراوە من لەم 6 ساڵەیە 6 بەرمیل نەوت تەسلیم نەکراوە باشە کاکزانە تۆ ئەندام پەرلەمانی لە بەغا تۆ ئیتر بەچی سیقاکی باش زۆر ئەمە خوا باتەوایک بەڵێ ئەمە یەک دووهام لە سەردەمی عادل عەبدولمەهدی لە سەردەمی عەبادی لە سەردەمی ئەم کازمی کە ئێستا هەیە تا ئەم قیاسای قەرزە دەرنەچووە هەر چۆنێک نەبێ هێناومانە و بردومانە و نەوتمان نەداوە و پارەکەمان هێناوە وایە بەڵێ باشە ئێستا دۆخی عێراق دۆخی پێشتر نییە ئێستا عێراق خۆی قەرزەکە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرەکانی پێبدا ئەخر ئەکرێت تۆ قەرز بکەی لەم پارەی قەرزە بە بەلاش پارە بدەی بە یەکێکی تر ناکرێت کەواتە ئیلا پێویستی ئەنجا نەوت خۆیشی ئەم یەک دوو ڕۆژەی لێ دەرچێت لەوە پێش دابەزیوە خەزمەی کۆرۆنایە اقتصادی عالەمی ئەوەیە ولا سەروی هەموویشیەوە ئێمە بەرەو هەڵبژاردننی پێش وەختە ڕۆین ئەگەر بکرێت لە مانگی 6 ناکرێت بەس لە ساڵی داهاتووەکرێ یعنی حملەی ئینتیخابی تەسیری هەیە لەسەر شەقام لەسەر ئەوەی کە با بڵین ولا هەمووی گرنگتر بە ئەو خاڵش لە بیر نەچێت
پارەم وەختە عێراق و پارێزگاکان هەموو شلۆقا بوو، یەک مزاهرەی گەورەک بوو، شوێنەکان هەمووی ئەسووتە، ئاگرباران نەکرا، خەڵک ئەکوژرا بۆ لەبەر نەبوونی خزمەتگوزاری، لەبەر دانەمەزراندن گەنجەکان لەسەر جادە بوون. یعنی بەم دۆخەوە ئەم هەموو فرسەتە هەبوو لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەوایە بی قۆستایەتەوە، ئەوایە گوێیان بگرتایە، کاکە گوێیان لە نوێنەرەکانی کورد نەگرتایە، باشە گوێ لە ئێمە نەگرن، بەڵام خۆ مستەشاریان هەیە، باشە دکتۆر، باشە خۆ دۆستیان هەیە، زۆر باشە. ئەوە گفتوگۆ زیاتری لەسەرەکەین، بەڵام ئەمەوێ کە زیاد مەسەرەن بە ڕێزە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان دکتۆر بەختیاریش هەر ئەندامی فراکسیۆنی یەکێتیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئێستا ئێوە فشارێکی زۆرتان لەسەرە لەناو خەڵکی کوردستان لە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتیش مەسەلەن لە هەردوو پارێزگاکەی هەڵەبجە و سلێمانی و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و لە چەند ڕۆژی ڕابردوو خۆپشاندان و گرژی و ئاڵۆزی زۆر هەبوو بەداخەوە کۆمەڵێک خەڵک ئەم لە هێزەمنیەکان ئەم لە خۆپشاندەران شەهید بووە، شوێن سوتاوە، تێک دراوە، مەسەلەن هەمووی نیگەرانیشی زۆر لە ئێوە هەیە. ئێوە فشاری سیاسی هەردوو هاوسەرۆکتان جێگری سەرۆکی حکوومەتتان دامانی ئەنجومەنی نوێنەران تەخستۆ سەرەوە ڕێکەوە لەگەڵ بەغدا. ومێت هەیە ڕێکەون لەگەڵ بەغدا، ئەگەر ڕێک نەکەون لەگەڵ بەغدا پلانتان چیە؟ چۆن ئەم زەخت و فشارانە ڕەنگە بەشێکی بەڕاستی ناز و تەڵەب بێ لە ئێوە، ینی چێتی بە خاوەنی خۆی ئەزانێ و جەماوەرە بۆی تەڵەب لە ئێوە ئەکا چی ئەکەن بۆی بە تەواوەتی خاوەنداری بکەنەوە داواکانی خەڵک بڕکەنەوە؟ لە ڕاستیە بۆ دەربازبوون لەو قەیرانی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوت و بەرەوکی گرتوین و ژیان و گوزرانی خەڵک بەو شێوەیە کە جەناب باسی کرد لە ئێستا خۆپشاندان هەیە و خەڵک بێتە سەرجادە داوای ماپی خۆیەکە کە ماپی خۆیەتی لە ساڵی 2022 کۆتایی ساڵە تا ئێستا 5 موچەی وەرگرتووە، خەڵک حەقی خۆیەتی داوای مافەکانی خۆی بکات. ئەمە دیارە فشارێکی لەسەر هەموو لایەک و لەسەر هەموو سیاسەکان دروست کردەوە، بە تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەردەوام خۆی بەوە ئازانێت کە خەمخۆری خەڵک و لە ناو خەڵک و جەماوەرەکەی بێت و بەدەم داخوازیەکان و بۆچوونەوەکانەوە بێ. لەبەرەوە ئێمە پاژوردەکاریێکی زۆر لە پیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سیاستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە ببازانداوە کە خاڵی ئەساسی و گرنگ کە دەرباز بین لەم قەیرانەی کە تێکەوتوین هەنگاوی یەکەم ڕێکەوتنە لەگە بەغا هیچ مەجالیشکەیتیان نیە. دووهەم هەموو ئەوانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە کە بەردەوامی مەقسەی لەسەرەکەین لە چاکسازیکردن لە سەرچاوەکانی داهاتە هەوڵ بدری حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوەمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولەی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام قسەمان لەسەرەوە بوو کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرچاوەکانی داهات چاکسازی بکات. بەڵام ئەو کاتە بیرم بێ ئیتیهامەکراین بەوەی کە یەکێتی ڕێگری بکات لە بەردەمی چاکسازیە، بەڵام دەرکەوت کە چاکسازی دەست نەبرێ بۆ سەرچاوەکانی داهات داهاتە نەوتیەکان نانوتیەکان، ئەوەی کە ناوی داهاتی ناوخۆی لە هەرێمی کوردستانە بەشێکی تا بینەقاقەی گەندەڵی هاتۆ بە هەدەردانێکی زۆری تایە. لەبەرەوە وەکوتم خاڵی یەکەم بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە گرنگ بووە کە بە زووی بتوانین لەگەڵ ناوەندا بگەینە ڕێکەوتن. من لە سەرەتا باسم کرد کە هەر چاوەڕێوەمانە کرد لە دوای 24 ساعت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بدێک بنێرێتە بەغا لەگەڵ ئەو قانونا خۆی بگونجێنێ کە مەجالی تیا بووە کە خۆی لەگەڵ بگونجێنێ بتوانێت مافەکانی هەرێمی کوردستانی تیا دەستەبەر بکات. بەڵام ئەوە نەکرا و دواکەوت لە ئێستا شەوا بەردەوام جەخت لەواکەینەوە کە پێویستە ڕێبکەوین لەگەڵ ناوەند، پێویستە ڕێبکەوین لەگەڵ ناوەند. دیارە کێشە هەیە لە بینی ناوەند و هەرێمی کوردستانە بە تایبەتی لەسەر مەسەلەی نەوت و ئێستاش ئەزانین لە عێراقیشا قانونی نەوت و گاز نییە، قانونەکە دەرنەچووەوە بەشێک لەمە لە ڕووی سیاسی و کاریگەری لەسەر ڕەنگە خەڵکانی کاریگەری دەرو دراوسەکانی لەسەر ئەم وەزعی بینی هەرێمی کوردستان و ناوەندیش هەبێت. لەبەرەوە ئەگەر وا بیرکەینەوە کە پێویستە دەرچەیەک بدۆزینەوە ڕێگەیەک بدۆزینەوە کە دەرباز بین لەم قەیرانە دەدارایە و بتوانین بە زووی لێ دەرباز بین، ئەوەیە کە لەگەڵ ناوەند ڕێبکەوین بە پێی دەستور ئەو ئیتیزاماتانەیە کەوتە سەر ناوەند جێبەجێ بکەوە لە بەرامبەری شاو ئیتیزاماتانی کە کەوتە سەر هەرێمی کوردستان لەدا ڕادەستکردنی نەوتە جێبەجێ بکات. واگەر ڕاستە ئێستا بێمتمانەیەکی زۆر لە بینی ناوەند و هەرێمی کوردستانە هەیە، ئەبێ هەوڵ بدرێ ئەمە بڕاوێنرێتەوە، ئەم بێمتمانەیە نەهێڵرێت. ئەمیش بەوا بێ ڕازگویانە اتفاقەیەکی جدی بکرێت لەگەڵ ناوەندا. وەکوتمان ئێستا
ئەگەرە میتفاقیە بە باشی نەکرێت لەم چەند ڕۆژە بە تایبەتی لەسەر مەسلەی یاسای قەرزەکە ئەرکەکە زۆر قورسترە بێ بۆ ئەوەی کە پرۆژەی بودجەی 2020 پارێنەکانی خەڵکی زیاتر دەبێت ئەچیت خەڵک ئێستا ومێدێکی بەوە هەیە کە ئەم چەند ڕۆژەوە بدە لە بەغایە ئەوە بدە بتوان لێ شتێ بکە ژنا خەڵک بێ ومێدە ئەنی ئەگەر ئێمە لە قانونی بودجەی 2020 عێراقا پشکی هەرێمی کوردستان تیا پارێزراو نەبێت وەکو قانونە تێپەڕێت کە کەمتەرخەم بین لە چوون بەدەمیەوە ئەچی تۆ بێ ومێ دەبی بۆ ساڵی 2020 لە 2020 خراپتر بەسەر هەرێمی کوردستان دێ لەبەرەوە ئێمە بێتیی زۆرمان هەیە کە تاسبێنێ بتوانێت میتفاقانە بکرێت شتێ بکرێت ئەوەی کە هەیە لەم قۆناغا ڕەنگە هەر بتوانرێت بە گورجی بەشێک یان 320 ملیارێک بنێ بۆ هەرێمی کوردستان بەڵام بۆی کە گرنگە ئەمە ببێتە بنەمایەک بۆ ئەوەی ئاسانکاری بکات بۆ تێپەڕاندنی یاسای بودجەی 2021 لە ئەنجومەنی ناوەن ئەنجومەنی نوێنەران بە تایبەتی کار ئاسانیە بێ بۆ ئەوەی نوێنەرەکانمان لە ئەنجومەنی نوێنەران بتوان لۆبی باشکەن لە ناو هێزە عێراقیەکانە بۆی پشتیوان بن بۆ تێپەڕاندنی بەڵام وەکو ئەمە بێ ئەو دکتۆر باسی کرد کەس دۆستمان نەما لەما هەموو پشتیوانی تێپەڕاندنی و قانونە بۆ ئێمە بۆ هەر کوردەکان بەیەکەوە بوون سەرۆکی فراکسیۆن سەرۆکی لەژێ دارایت پێت وایە کە حکوومەت یاریێم ئەم جارە جددی بێکۆ متمانەی دکتۆرێڵێت متمانەکە بجێڕێتەوە بۆ ناوەندیش وڵاگەل لە ڕابردووە ومێدێکی بە شتێکی تر هەبوو بێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنەکان ئەرقەلەی بۆ دروست کردوێ یان کەم تەرخەمی تیا کردبێ ئێستا و ژیان و گوزرانی خەڵک بە شێوەیەک خراپاوە تا هیچ شتێک نەماوە کە خەڵک ومێدی پێ من پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستانی هیچ ڕێگەیشکە هەبێ ئەگەر هەبێت تەمەنای ئەومانەکە ڕێگەیچکە هەبووایە یان دەرچەیشکیان دۆزی بایەتەوە ڕوونکردنەوە بدەن و پێم ئامەڵام بڵێن لەگەر ناوەن ڕێنەکەوین ئەمە ڕێگەیشکەیە کە ئێمە ئەتوانین لەم قەیرانی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتۆ بتوانین دەربازین بەڵام من پێم وانە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان توانی بێتی هیچ سەرچاوەشتری داهات دۆزێتەوە کە جێگەی و سەرچاوە ئەو بگرێت کە لە بەغاوەگات یەکێتی سوورە بێت لەسەر ئەوەی کە ڕێکەوە لەگەڵ بەغدا یەکێتی سوورە یەکێتی ینی بە سەلاحەت ئەو قسەی کردووە لە ئاسی قیادەی لە ئاسی هاوسەرۆکانی مەکتەبی سیاسی تا ئەگاتە هەردوو فراکسیۆنەکەی لە هەرێمی کوردستانش لە بەغاش قسەمان لەسەرەوە کردووە کە بە گرنگ جێزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا بگەنە ڕێکەوتن نەگەینە ڕێکەوتن بارودۆخی هەرێمی کوردستان لەمەی کەتیان بەرەو خراپترەوە هەڵبەت خۆشتان بە بەرپرسیارە زانن لە تێکچوونی ئەم وەزع و خراببوونی وەزع ئەچیت بەقەدەرەوەی کە ئێمە بەرپرسیارەتیمانە لە هەرێمی کوردستان و بەشێکین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەکە تشتێکی هەڵەگرین بەڵام خەڵکی کوردستانیش زانێت کە ئێمە بە هەموو جۆرەکانی ئەم خەتەرەمان خسۆتە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی زۆرمان داوە تا بینیمان هەر لە پێش ڕۆیشتنی ئەمە داودێکی باڵای هەرێمی هێشتی نیشتمانی کوردستان لە بەغا هەوڵەدات لەگەڵ هێز سیاسەکان بۆ هەموو علااقات و پەیوەندیانی کە هێشتی نیشتمانی کوردستانێتی بەکاری بێنێ بۆی مرونە بنوێنن بۆی کاراسانی بکەن بۆی لەگەڵ هەرێمی کوردستان بگەینە ڕێکەوتنێک و پشتی هەرێمی کوردستان بە تایبەتی موسەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی تیا پارێزراوێ. بەڵێ کاک زیاد تۆما بجەنابەت کارێکی گرنگت هەیە من سوپاسی بەڕێستانەکەم کە لەو بەشە لەگەڵمان بەشدار بووی زۆر سوپاس لە پانۆرامای ئەم شەوە لەم بەشە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ بەڕێستان دکتۆر کەواتە کە بەو شێوە بێ و بەڕێزیشێت ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە ئەبێ چارەسەرە خێراکان چی بێت کە وەکو ئەزانی کە بەڕێستان کێستا لە شار و شارۆچکەکان لە چەند ڕۆژە ڕابردوو خۆپیشاندانە بۆ وەک لەوەی لە کاک زیادم پرسی خەڵک شەهید بووە لە هەردوو لە شوێن تێکدرا و خەڵک نیگەران بووە و تەنانەت لە هەندێک شوێن بەوەی خۆپیشاندانە و بازار وەستاوە یەکجاری ئەوەندە بازاڕی هەیە بۆ ئەوش وەستاوە ئەنی خۆ ئەبێ چارەسەر بکرێت هەر ڕەخنە بگرین وەسەر خۆ ئەی چارەسەرەکان لە ڕاستیە پێشەوەی ڕەخنە بگرین ئێمە چارەسەرمان ئەوەیە بەس گویان لێ ناگرتین کاتێکە گویان لێ نەگرتین لە چارەسەرەکان ئینجا ڕەخنەگرین ئەوە بە ئەوینە ڕاستکەمەوە بەڕێزت هەنی ئێمە لە سەر نەبەستم جەنابتە خەڵک بەستم هەر عام بە هەر شێوەیەک بێ یعنی چارەسەر چییە ئەم مەوزوعە زۆر وازەحە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە نەوت بە فعلی تەسلیم بکە نەوت بە فعلی یعنی نەوەکو بڵێن بڕۆن بۆ ئەوەیە کات بکوژن وەکو پێشووتر کە کردویانە
ڕۆژێک بڵێن ئەم وەفدە بڕیار بەدەستە ڕۆژێکی تر بڵێن بڕیار بەدەست نییە یان با بڵێن دوایی بڕۆن و وڵانە خێربا وەفدی هوەری بڕوات ئەمانە لە ڕاستیە خەڵک زیاتر ناومێدەکە تووشی مەلەلیەکە و خەڵک لەسەر حەقا خەڵک ڕاستەکە لەبەرەوەی ئەم حکوومەتە بێباک بۆ بەرامبەر بە چارەسەرکردنی کێشەی خەڵک و دەیتوانی نەگەێنێت بەمە دەیتوانی پێشتر خەمی خەڵکی بخواردایە و موچەی بۆ خەڵک دابین بکردایە ئەوان لە ڕاستیە بەهۆی ئەم سیاسەتەوە کە گردویانەتە بەرنازانم ئەوەی کە پێشتر پیانەوەت سیاسەتی ئابووری سربەخۆ یان با بڵێن سیاسەتی نەوتی سربەخۆ ئەمانە نەتیجەکەی ئەمە بوو کە لە کاتێکە ئەمە پێشتری ژەمانزانی هەروەکو دەردی ڕیفراندۆمەکە کاتی ڕیفراندۆمەکەی بمانوەم ڕیفراندۆمە بۆ دەوڵەت نییە و بۆ چاواشەکردنی خەڵکە بووین بەخاین دوایوتمان ئەم ڕێکەوتنانی کە لەگەڵ بەغایە وڵا ئابووری سربەخۆ و چی و ئەمانە کە ئەڵێن نایەن ڕێبکەوین و خۆمان سربەخۆ نەوتە فرۆشین و بەشی خۆمانی لێدەین و بەشی وڵاتان کارەبا ئەدەین و ئەم شتانەیانەوەدا ئەم پروپاگەندانە ئەو کاتانە ژەمان و لە خێوانیە ئەو کاتە خەڵک هەرە خەڵکی تێگەی لە ئێمە بەڵام خۆیان و ئەو کەسانی کە لەگەڵ یانان لە خێرەوە هەر حستان لە بەغای و عێراقچێتیەکەن و ئەوانە گرنگەوەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە فعلی ئەزانەیە خۆشی تێگا کە فەشەلی هێناوە لەو سیاسەتانی پێشووتر و ئەبێ من بەجددی خۆی ساخ بکاتەوە لە مەسلەی ئەوەی دێت لەگەڵ بەغایە ڕێەکەوێ یان ڕێناکەوێ من لێشتە ترسم ئێستش لێشتە ترسم ئەم وەفدەکە ئەچێ ڕێەکەوێ نەوت بۆ مانگەیان بۆ دوومان تەسلیم بکە یان کێشە بخاتە تەسلیمکردنەکەیەوە بۆی نەکرێ ئیلتیزاماتەکانی بۆ جێبەجێ نەکرێ و لە دوجارە قانونی بودجەیش جێبەجێ نەکرێ و کێشە بۆ خەڵک دووبارە دروست بێت چونکە پێت وایە هیچ مەسافەیەک ماوە کە خەڵک قبوڵی کات یان چاوەڕوانی کات ئەوی بینیمان وڵی خەڵک من پێم وایە هێشتا زۆر خاتری حکوومەتی گرتووە کەمترین التیزاماتی ئەم حکوومەتە ئەوەیە کە داوای لێبوردن لە خەڵک بکە یعنی با بڵێنم حکوومەتە هیچ نەبێ بڵێ من شکستم هێناوە لەوەی کە خەڵک بەڕێوە بمە زۆر ئاساییە لەو وڵاتانە لە دنیای پێشکەوتوو کاتێک سەرۆک وەزیرانێک کابینەیەک تشکیلەکە کە ناتوانێت داواخوازیەکانی خەڵک سەرۆک وەزیرانە هەر کەسێکی تیاێ منی خۆش میتیابم خۆش مەڵێم داوای لێبوردنەکەم خەڵکی نە من فەشەلمێناوە لەو ئیشەی کە پێتان نابووم بۆم ناکرێت زۆر ئاساییە باڵبژاردنێکی پێشوەقت بکرێ ئەو کاتە خەڵک حکوومەتێکی تر و کەسێکی تر دیاریکەن بۆ ئەوەی کابینەکە دیاریکە سەرۆک وەزیرانێکی تر باشە ئێستا ئەمە خۆ بەمە دنیا بابا ئێمە فێری ئەم کللتورە بین یعنی بەڵام ئێستا حالیان ئەم دوان چانسە ماوە وەڵڵاهی لە دوای ئەم دوان چانسەوە من پێم وایە خەڵک ئیتر وەکووتم خەڵک هێشتا زۆر خاتری حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووە لە دوای ئەمەوە باوەڕ ناکەم خاتری بگرێ و لە دوای ئەمەوە هیچ مەهامێک و هیچ ئەرکێک و هیچ با بڵێن شەرعیەتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێتەوە ئەگەر لە ساڵی داهاتوودا نەتوانێ موچەی خەڵک چارەسەر سەرۆکی حکوومەت دەڵێ گەر لایەنە سیاسەکان و پەرلەمان پشتیوانی مامکە ئێمە بەپێی ئەو داهاتان چەندمان لەبەردەست بۆ موچەدا بەشەکەی لە 30 ڕۆژ زارێکە بۆن مونە 400 ئەڵێت ئەم مانگە 400 میلیۆن دلارمان لەبەردەست بۆ بەپێ 400 میلیۆن دابەشەکە باشە کێ پشتیوانی سەرۆکی حکوومەتی نەکردووە من پرسیارێکەکەم کێ پشتیوانی نەکردووە یەکێتی ئەوەندەی ڕەخنە لە یەکێتی ئەگیرێت لە تیمی یەکێتی ئەگیرێت لە هاوسەرۆکی یەکێتی ئەگیرێ هەر لەبەر ئەوەی کە ئەچن بۆ بەغا هاوسەرۆکێکمان ڕۆژێک لە بەغایە ئەینی ڕۆژ هاوسەرۆکێکی ترمان لە هەولێرە هەمووی لەبەر چییە؟ هەر لەبەر ئەوە نییە کە بۆ ئەوەی کە ئەم وەزع چارەسەر بکرێ یەکێتی لە دووسێ لاوە باجێکەی یاوە یعنی سیرەکەی لە ناو زۆنەکەی خۆیە ئەوە قوڵپەیە خەڵک لێرە ئازادە دیموکراسیەت هەیە لێرە ئازادیەکی ڕادەربڕین ئازادی خۆپیشاندان من چاوم لەەوە نییە ڕاستە لە ناو خۆپیشاندانی شاب لەو وەزای عێراقا هەیە بەڵێ خەڵکی تیای نەبێ خەڵکی گەنجی شەهی دەبێ کە نابێ وابێ بەداخەوە بەڵام ئەڵەی چی کە خەڵک بێتاقەت بوو ئەمەشی تیەکەوێ لە هەمان کاتە عەقیدی پێشمەرگە و پۆلیس و ئەمانەیش بەبەرد شەهی دەبێ کە هەژ مناڵی هەیە هیچی ڕاز نییە بەڕێی من خۆپیشاندانەکە حەقە داوای ڕەوای خۆیەتی حکوومەت ئەبوایە نێگەیاندایەتە ئەوەی کە ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانە
بۆ شێوە بکەن بەڵام ئەو خۆ پیشاندانەش خەڵکی تریژەیە کە با بڵێن لە گەمە لە ئاوی لێڵا ئەکا لەوە چی سیاست و بەرژەوەندیەکانی لەوا بێ ئەی باشە کە سەرۆکی حکوومەت ئەڵێ لایەنە سیاسیەکان ئەگەر هاوکارین بکەن کی هاوکاری نەکردووە یەکێتی بۆ هاوکاری نەکردووە باشە لە حکوومەت هەتا ئێستش زۆرینەی زۆری جەماوەری یەکێتی لەگەڵەوانە لەو حکوومەتە بکشێتەوە تا ئێستش هاوکاریان کردووە بەڵام بەڕاستی من پێم وایە ئیتر تەحامل نەماوە ئەبێ هاوسەرۆکی یەکێتی ئەبێ سەرکردایەتی یەکێتی لە یەکی یەکەوە قەراری نهایی بدا ئەگەر چارەسەری ئەم کێشانە ئەکرێ ئەهلەن وەسەهلەن ئەگەر ناکرێ پێویستە هەر لەو چوارچێوەیەش ئێستا بڕیاری حاسم بدا بەڕێی من سەحبکردنەوە لە حکوومەت و هەروەها داواکردن بۆ هەڵبژاردننی پێشوە هەر لەو چوارچێوەی ئەم زەخت و فشارانەش نییە کە ئێستا جێگری سەرۆکی حکوومەت کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکێتیە لە بەغدایە و مەسەلەن بەڵێ بەتاکیدەوە وایە بەڵام باشە من پرسیارێکەکەم ئەی بۆ سەرۆکی حکوومەت جارێک ناڕوا بۆ ئەوە بدانە یعنی خۆی بە ساحێبی ئەم خەڵکە نازانێ باشە سەرۆکی حکوومەت نازانێ لە شارە زور و لە سەیسایق و هەڵەبجە و پێنجوێن و هەڵەبجەی تازە و چەمچەماڵ و ڕانیە و قەڵاتزیە و دوکان و ناو شاری سلێمانی و لە کەلار و لە کفری چی ڕوویداوە نایان بینێ خۆ ئەمەش سەردەمی کۆرۆناکە نییە لە پشتی لاپتۆپەکەەوە ئەی بۆ خۆی جارێک ناڕوا بۆ بەغا یعنی من تێ ناگەم سەرۆکی هەرێم نییە ئەی باشە لەم دۆخەیان نەچن بۆ بەغاو کە ئەیانەوێ ڕێبکەون بڕیارە شاندێکی تێ بدوای ئەوەی ئەم شاندێک لایەکاتەوە کاکە شتێکی تر هەیە با پێ بڵێ مۆزوعی تورکیا هەیە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێت دەستبەرداری تورکیا بێ بە کورت و بە حکوومەت هەمووی حکوومەتی هەرێم ڕێی تەناقوزێ لە ناو حکوومەتە ئەمەیە خاڵە ئەساسیەکە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان خۆیەوە بواە من پێم وایە ئێستا تەسلیمی بەغای کرد بوو بەڵام بەدەست تورکیایە باش ئەی چۆن لەگەڵ بەغا ڕێکەوە ئێستا ئەو مێدەکان گەورن و تەنانەت مەسەن ئەمڕۆ پەرلەمانتاری معارەزە هەبووە کە پێشتر زۆر نیگەرانی و دڕدۆنجی هەبووە ئێستا ئەڵێ لێک تێگەیشتنی باشێ و تەفاهومەکانی جابین لێک تێگەیشتن جایە لە ڕێکەوتن جایە لە ئیتیفاق لە قانون ئێمە باسی قانونەکەین قانون دەرچووە تکایە با بە وردی پیت بخەینە سەر حرفەکان باشە لێک تێگەیشتن شتێکە ڕێکەوتن شتێکە قانون شتێکە ئێمە ئێستا قانونمانەیە هێزی قانون زۆرەیان هێزی لێک تێگەیشتن هێزی قانون بەڵام هەندێک جار لە عێراق هێزی سیاسەتیش زیاتر بۆ لە قانون ئەمە من پێشتر باسی پەیامەکەی حەسەن کابین پێوتی هێزی لێک تێگەیشتن چییە ئەوان ڕێکەوتنیان هەڵوەشانەوەی ئێستا لێک تێگەیشتن هەڵناوەشێنەوە زۆر باشە دکتۆر ئەی باشە ئەگەر بێت و ئەم شاندە باڵایە کەم سوورە لەسەر جێبەجێکردنی یاسای قەرز و ئێوە ناوەڕۆکەی جێبەجێکا و 2000 توانی دەرچەیەک بدۆزێتەوە قەنەعەت بە حکوومەتی عێراقی بکە یاساکەی جێبەجێ کرد و ئامادەکاریش بکە بۆ یاسای 2021 پشتیوانی یەکەم کەس دەستخۆشی لەکەیت پشتیوانی لەکەین ئیتیفاقیە بکە و بە فعلی نەوت تەسلیم بکە ئەو بێسیقەیە کە هەیە بڕەوێنێتەوە نەگەر دەستخۆشی بکەین ئیشی ئێمەیە لە پەرلەمانی عێراقا دیفاعی لێ بکەین و ڕێکەوتنەکە بکەینە بواری بیکەین بە قانون و بخەینە بواری جێ باشە ڕخنەیەکی تر هەیە کە لەم پەرلەمانتارەکان وایان کردووە ئەوەندە ڕخنیان لە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە بەغدای و فریشتە نیشانەدەن بەسەرەن ئایا بەغداش ئەم فریشتەیە ئەوانش گرێ و گۆڵە دروست ناکەن ئەم مەسەلەیە زۆر دوور و درێژە نەخێر بەغدایەکە کە لە هەندێک جارە عەقڵیەتی شۆڤینی ئەبینم هەندێکیان عەقڵیەتی بەعسیزم ئەبینم هەندێکیان بەڵام کوردەواری ئەڵێ تۆ ماڵەکەی خۆت ڕێکخە باشە دەستڕامەکێشە بۆ دراوسەکانت وەرە با ئێمە ڕێک کە ئەڵێم ڕێکی خە یعنی وازەح و ڕازگۆ بین نەوت بۆ جارێک تەسلیم بکەین کە ئەڵێم جارێک نەکمە مەبەستم مانگێک نییە کە بۆ نمونە ئیتیفاقەکەین بۆ ساڵێک نەوت تەسلیم بکەین با ئەوان ئەو جار بزانین ڕازگۆ ئەبن یان ڕازگۆ نابن برای بەڕێزم من باسم کرد ئێمە پێشتر نەوتیشمان تەسلیم نەکردووە بەغدان نێسپاکی خۆی لەم مەسەلەیە پیشان داوە پارەی ناردووە بەڵام کە تۆ بڵێ وڵات بەغداد نەخێر بەغا پڕە لە گەندەڵی ئەگەر بە من بڵێ بەغا قەرزەکە 132 ملیار هەندێک لە پەرلەمانتارەکانی هاوڕێت مەسەڵەن لە پارتی دموکراتی کوردستان ئەڵێن
ئەمە زەرب کراوە و لی دەرکراوە و دابش کراوە لەو 12.6 کە هەیە ئەم 320 میلیارد دینارە ماوەتەوە ئەگەر نەوتیش نەنێرین ئەو 320 میلیارد دینارە لە بودجەی سیادی حەقی خۆمانە بۆیە تەبیعی ئەگەر نەوتمانە ناردۆ بەڵامەوە بەغایە سەپابن نابێت بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە خۆزگاوا بواە ئەگەر پێشتری جواب بوو بێت ئێمە ئێستا باسی قانونێکەکەین ناومان ناوە قانونی قەرز باشە ئەم قانونە وازەحە ئیتر مەجای ئەملاولایتیان نیە مەجای موبەڕیریتیان نیە و لە هەمان کاتە لە بری ئێوەی کە بین ئەم قسانە بکەین ئەم موبەڕیرانە بێنینەوە خەڵکی خۆمان ئەوەندەی تر بێتاقەت بکەین ئەوەندەی تر ناومێدی بکەین ئەوەندەی تر بێموچەی بکەین وەرن با ڕازگۆمین لەگەڵ میلەتەکەمانە زەخت ڕازگۆیەکە چییە؟ چی بکات مەسەلە لە ئەم ڕازگۆیەکە ئەوەیە زەخت لەلایەنە سیاسیەکانی خۆمان بکەین بە ڕاست و دروستی بێن نەو تەسلیمکەن یان ئەگەر ئەمە ڕازگۆیە ئەگەر تەسلیمی ناکەن و ناتوانن تەسلیمیکەن با بڵێن لەگەڵ لایەنێکی تررا ڕێکەوتنیان کردو و فرۆشتویانە بە تورکیا بۆ نمونە بە هەر کەسێکی تر بێ وەرن بە ئێمە بڵێن کاکەگیان ئێمە ئەمەیە دەردەکەمان ناتوانین عەقدێکمان هەیە ناتوانین لێ دەرچین ئێوەش سەری خۆتان مەیەشێنن وەرن ئێوە نوێنەری کوردن تەواو واز دەبەغادێرین خواحافیزیەکەین ئێوەش وەرنەوە بزانە من یەکەم کەس نایەمەوە ئەگەر حیزبەکەی خۆم نێمداوەکە بەڵام ئەم ئیزدیواجیەتە یان با بڵێن هەندێک لەوانەی کە وا نیشانیەدەن ئێمە ئەم ڕخنەلە کاکە کوردەواریە لێ دۆست ئەوەیە کە ئەم گریە نییە ئێمە ئەزانین وە زلۆ پێشیش زۆربەی بەداخەوە زۆربەی ئەو تەوەقوعانەی کە ئێمە ئەمان کرد وا دەرچوو ئیخۆ ئێمە ناکرێت چاواشەی خەڵکەین ناکرێت زوڕنا بۆ هەندێک کەس دێبین کە بەرژەوەندی خۆی هەیە لەم گەمە سیاسیەدا ئەو چی وت بە قسەی ئەو بکەیت نەخێر ئێمە نوێنەری خەڵکین نوێنەری حیزبەکەی خۆمانین من دڵنیام حیزبەکەی خۆشم مەسلحەتی خەڵکی ئەوەیە ئەگەر من حیزبەکەم مەسلحەتی خەڵکی نەوێت چۆن نەتوانم قسە بکەم ئەگەر من حیزبەکەم بەرژەوەندی خەڵکی نەوێ سیاسەتی گشتی حیزبەکە ماڵێم واز لە کاک فڵانکەس و کاکیەوانە بێنەوەوانەی خۆەوە نەبێ ئێمە گویان لێ بگرین مەسلحەتی ئەساسی و استراتیژی حیزبەکەم بریتیە لە خزمەتکردنی خەڵک لەبەرەوە کە کەس ڕێگەری نەگرتوین کە ئەگەر ڕەخنە بگرین ئێمە مامزلال فێری کردوین ئێمە قاز نین یەکێک بقیڕێنێ ئەوانی تر هەمووی بەدوایە ئەو بە ئەوانەی کە ئەو قسانە ئەکەن با گویان لەمشتەوە بێ بەوازەحی پێیانەڵێم ئێمە فێر نەکراوین باش هاوسەرۆکی یەکێتی ئەلم ڕۆژانەیە قابلی نەبوو کاک باڵ نەیوت یەکێتی وایە ئەسڵەن من خۆم گوێم لێ بووە هاوسەرۆکی یەکێتی وتوەتی ئەگەر پەرلەمانتاری ڕاستەقینە یەکێتی ئەوەیە کە قسەی دڵی خەڵک بکە واقعی بێ بەڵێ ئەگەر دڵی کامەمە واقعینە نەمان کردوە نەم بەبستم قسەی دڵی کام پەرلەمانتاری یەکێتی یەک دانیانم پێ بڵێ بەوانەی کوردستان و عێراقیشەوە من حەقم نییە یعنی ڕەنگە هەیەە زۆر چالاکترە و چیچیوە کامیانەیە قسەی خەڵکی نەکرد بێ بەڵام ئێمەلاتی خەڵکیان پێگەیشتووە ئێمە لە بەردەم زانی چۆنە لە لێوان دوو بەرداشین لەولاوە بەغا و تورکیا کامیانە لەولاوە حکوومەت یاریێمی کوردستان و پارتی کە کۆنتترۆلی ئەم حکوومەتەی کردووە و خەڵکە لەلایەکی تریشەوە یعنی بەرچاوڕوونیەک نییە ئایا سەحبکردن لە حکوومەت یان ئەو نەتیجەیە بەرەوکوێ ئەچێ بەرەو شەڕی براکوژیە چێ ماڵوێرانی ئەچی ئەمانەی ژەیە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا تا سەری ساڵ تا کۆتایی ئەم ساڵە من پێم وایە ئیتر مەجال نەماوەتەوە بۆ یەکێتی ئەبێ خۆی باش ئەمانە هەمووی نیگەرانەکانی بەڕێز دکتۆر بەختیار شاویسە ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم گوێی لە ڕخنەکانی ئێوە گرت بوو بە خۆداچوونەوەی کرد بوو ئێستا دەسەڵاتی تەواو لە شاندە هەیە ئەم شەو گەیشتە ڕێکەوتن و نەوتیشی ناردوو و بوو بە ڕێکەوتن دوایش بوو بە یاسا پلانی کەمەگەر بوو بە ڕێکەوتن ڕۆڵی ئێوە چی ئەبێ و چەند ئومێد بەخشن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەرمی بنوێنێ کە ئەمە ئەم دەوخاتە ڕادێک جارە پێشە مشتێک بگاتە ڕێکەوتن ئەمەوەکو من پێم وایە هەموو توانم بڵێم نەک فراکسیۆنی یەکێتی زۆر هەموو نوێنەرەکانی کورد بە یەک دەنگ و یەک هەڵوێست پشتیوانی لە ڕێکەوتنەکە ئەەکەیت و ئەگەر یاسای بودجا تامان ئەگەر بێ بە ڕێکەوتن ئەبێت لە پرۆژە یاساکە هەبێ ئەو پرۆژە یاسایە هاتە پەرلەمانەوە بە هەموو لایەکمانەوە
دڵنیام کاری لەسەرەکەین وەکو چۆن لە ساڵی 2019 لە پرۆژه یاسایی بودجەی ساڵی 2019 کردمان و 14 مانگیش موچەی بۆ خەڵکات خەڵک تا ڕادەیەک وەزعی باش بوو وەکو چۆن لە شەوی یاسای قەرزدا هەمومان هەموو نوێنەرەکان لە پشتی بووین خۆوا پێتان وانە بێ ئێمە کە لێرە بەم ئیتیجاهە ڕەخنەویە قسە ئەەکەین و هانی حکوومەتە دەین بۆ ئەوەی بژێوی خەڵک باش بێ و ژیانی خەڵک باش بێ بڕۆین لەلای عەرەبەکانیان لە شوێنەکانی ترا ئەمانە بکەین ئەوە بەنسبەت منەوە بە تایبەتی ئەوە نییە بەڵام ئیشی من ئەوەیە نوێنەرایەتی خەڵکیش بکەم نوێنەرایەتی کوردیش بخلێرە نوێنەرایەتی خەڵک لێرە ئەوەیە کە ژیانی باش بێت نوێنەرایەتی خەڵک لێرە بەنسبەت منەوە ئەوەیە کە لە 30 ڕۆژ تێ نەپەڕێ و موچەکەی وەرگێ و لێی نەبڕێ نوێنەرایەتی خەڵک ئەوەیە کە لێرە خەڵک پارەی هەبێ داوای کڕینی دەبێ نەوت لە من نەکا داوای کڕینی دووقت و شیر لە من نەکا ئەوە نوێنەرایەتی خەڵکە نوێنەرایەتی میلەتی کوردیش ئەوەیە لە بەغا ئەگەر ئیتفاقی سیاسی هاتە ناو پەرلەمانەوە شەڕی لەسەر بکەم و هەروەها وەکو چۆن لە یاسای قەرزە هەرچێکمان بێ بکرێ بۆ ئەوەی کە مافەکانی خەڵکی کوردستان نەخورێ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیست ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق هەروە سپاس بۆ کاک زیاد زەبار کە لە بەشێکی بەرنامەکە لەگەڵ مامۆ سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین لە چەند کاتژمێری داهاتوودا کە گوێمان لە ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێ بۆی کۆمەڵێک لەو کێشانەی هەیە چارەسەر بێت و بەباری قورسی سەرشانی هاوڵاتیانیش کەمێک سوکتر بێت و دۆخەدارایەکە بەرەو چارەسەر بوون بڕوات. لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ. سپاس.